بەرەبەیانی ئەمڕۆ مەراسیمەکانی جەژنی قوربان لە سەر تاسەری کوردستان بەڕێوەچن و ناوچەی وەرامانی جیاواز لە ناوچەکانی تر بە تایبەتمەندی خۆیانەوە پێشوازی لە جەژن دەکەن. لە شەڕی نێوان دوو گەنجدا بە دەستڕێژی گول لە 7 کەس لە گەڕکێکی سلێمانی بریندار بوون. بریندارەکانی ژەوانەی نەخۆشخانە کران. لەسەر پرسی نەوت و بودجەی بڕدراوی هەرێم هەفتەی داهاتوو ئابادی سەردانی هەولێر دەکا و لەگەڵ بەرپرسانی هەرێم کۆ دەبێتەوە. داوا لە پارتی و پەکەکە کرا کۆتایی بە گرژی و ئاڵۆزیەکانی نێوانیان بێنن. سڵاوتان لەبێ بەڕێزان لە ڕووماڵی بەردەوامی یەنارتی لەگەڵتانین. ئەمڕۆ لە سەر تاسەری هەرێمی کوردستان و عێراق مەراسیمی جەژنی قوربان بەڕێوە دەچێ و هاوڵاتیان بۆ جەژنە پیرۆزە و گەردن ئازادی سەردانی کەسوکار و ناسراوانیان دەکەن. جیاواز لە ناوچەکانی تریش ناوچەی هەورامان بە شێوازی تایبەت بە خۆیان پێشوازی لە جەژن دەکەن و خۆیانی بۆ ئامادە دەکەن. لەم ڕاپۆرتەدا وردەکاری زیاتر دەبینین. پێسە تەمام و یاگەکە تەری کوردستانی خەڵک و مەنتیقە و هۆرامانی وێشە ئامادە کەرا پەی جەژن و مەراسیمەکەش تا ڕووەکە جەژنی بەوەشی بەراسەر جیاواز جەزەمانەکە زووی ئێستا تەمام و خەڵک و هۆرامانی پێسە یاگەکە تری جەژنە کەرا و نان و جەژنی مووەرە وەلی جەویێردەن گرد و خۆڵک و هەردەگەی و واردە و جەژنیشە بەردەن پەی مزگی و دمانما و جەژنی سەر سفرێ و گۆرەی نان و جەژنی شاواردن. جەژن و ئۆسای مەسەلا فەخش فرن و جەژن و ئۆسایگە کە بسڵمان بی ڕکوپێک بێگە کە لێ مزگی فسیسێ نەبێ ئاژاوەشێ و نەبێ مەسەلاگە کە دڵش وەش بێ نان و نەبێ بیەگە کە دڵش وەش بێ ئیسە نانی چ هەن و وەعزێژ وەش هەنەگە کە دڵش ناوەشە. دمان نما و جەژنیش هەمیشە پەی گەردن ئازایی و مبارەکبایی جەژنی ژنە و پیایان ملایانە و دۆست و هەمساکاشە و گەردڵ عاجزی ئەشابیە بۆ داوا و گەردن ئازایی و چەنە و یەردەی کەرا جەیۆتری. چەنی زاوڵەکە زیاتر جەژن بارکی کردی و وروانێ زاوڵە دڵشوەنە ژوەش بوو کەی نەجەژنەنێ زاوڵۆیەکەی وش حەزر کرد و تا جەژنە بێ جلی جوانی شاپێکەرا و جەژنانە شاما و هاتوچۆ هەن و قۆمایەتی هەن و ئیسە یاگی بەرزەن مەسەلا ڕەنگە ناڕەحەت و من ڕۆژان نەتاو بوو سەر بەڵام پێی جەژنی سەردانی نەوەشەکە کەرا. ئێستا جەژنەکان هۆڕامان بۆ بەیاگەی و گەشتیاری و دەسە خۆڵک و یاگەکە تەرۆمەیە ئاگە و بە جۆرە سەیرانێوە جەژنەکە شاگوزەرنا ئا خۆڵکەی کەمێنە هەورامانی جگە جەدیمە نەزەریفەکاش چنی وێشە بەرووبوومە و سەمەر و مڵکەکە هەورامانی جەوەزی و هەناری و تفی و هەنجیر و شێڵانە و گرد و بەرووبوو مەوێتەری بەراوە پێسە و سەوقاتی و لەزەتی ژوەنە هۆرگێرا. دمایانەیە وردەوردەی گەشتیاری ژڕۆکەرا منتیقە هۆرامانی بەهۆوانەوە منتیقەوە گەشتیاریا و منتیقەوە سیاحی وەشا و ئاوهەیەوە پاکژەن ترجە گرد یاگەکاوێ ڕۆکەرا هەورامانی تر وەخت و وێش جای چکلێت و نوقڵ و نەستەلەی هۆرامیەکە وەزی و تفی و هەچکوچی شاگێڵنان پێی مێمانەکە جەژنیشە وەلێ ئێستا کەمتر و مەخسوسەن ئێساڵ وەروە و کەمی سەمەر و مڵکەکە شاوێ ناچارە نێواز جەکلتور و وێشە بارا و نوقڵ و چکلێتە وڵاتە تەری کەر و سەوقاتی جەژنە پێی مێمانەکەشە. وریا حەمەکەریم NRT هۆرامان. لە زۆرێک لە وڵاتانی وەک تورکیا و سعودیە کەم ڕۆژی جەژنی قوربان ڕێکەوتی 4 تشرینی یەکەمەکات بەڵام لوبنان و ئێران و شیعەکانی عێراق لە 5 تشریندا جەژن دەکەن. لە پاکستان و هندستانیش لە 6 تشرین یەکەمدا جەژنی قوربان دەست پێ دەکا و بەهۆی جیاوازی لە بڕیاری لیژنەی یاسایی ئیسلام و ژمارە گەردوونیەکاندا یەکەم ڕۆژی جەژنی قوربانی ئەم ساڵ دەکەوێتە 3 ڕۆژی جیاوازەوە.
لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك الملك لا شريك لك. جەژنی قوربان لە 3 ڕۆژی جیاوازدا. لە زۆرێک لە وڵاتانی وەک تورکیا و سعودیا یەکەم ڕۆژی جەژنی قوربان ڕێکەوتی 4 تشرینی یەکەم دەکات، بەڵام لوبنان و ئێران و شیعەکانی عێراق لە 5 تشریندا جەژن دەکەن و لە پاکستان و هندستانیش لە 6 تشرینی یەکەمدا جەژنی قوربان دەست پێ دەکات. بەوەی جیاوازی لە بڕیاری لیژنەی یاسایی ئیسلام و هەژمارە گەردوونیەکاندا یەکەم ڕۆژی جەژنی قوربانی ئەمساڵ دەکەوێتە 3 ڕۆژی جیاوازەوە. لە زۆرێک لە وڵاتانی وەک تورکیا و سعودیا یەکەم ڕۆژی جەژنی قوربان ڕێکەوتی 4 تشرینی یەکەم دەکات و لە هەریەک لە لوبنان و ئێران و مۆریتانیا و مالیزیا و مەغریب و چەند وڵاتێکی دیکە جەژن دەکەوێتە 5 تشرینی یەکەمەوە. پاکستان و هندستانیش لە 6 تشرینی یەکەمدا جەژنی قوربان دەکەن. ئەو وڵاتانەی کە جەژنی قوربان تیایدا لە 4 تشرینی یەکەمدا دەست پێ دەکات بریتین لە تورکیا، سعودیا، سونەکانی عێراق و سونەکانی لوبنان و فەڵەستین و سووریا و ئوردن و میسر و عمان و یەمەن و سۆماڵ و بەحرێن و کوێت و قەتەر و ئیمارات و سۆدان و باشووری سۆدان و تونس و جەزائیر و لیبیا و نێجیریا و گانا و ئۆگەندا و نەمسا و ئیتالیا و بەلجیکا و سویسرا و فەڕەنسا و دانیمارک و ڕووسیا و بەریتانیا و کۆریای باکوور و کەنەدا و ئەمریکا و ئەمریکای لاتین و وڵاتانی سەر بە دەریای کاریبی و دوورگەی کەناریا. ئەو وڵاتانەی کە یەکەم ڕۆژی جەژنی قوربان لە 5 تشرینی یەکەمدا دەکەن بریتین لە ئێران و شیعەکانی عێراق و شیعەکانی لوبنان و مەغریب و ئەفریقای باشوور و کینیا و زامبیا و یابان و مالیزیا و ئیندۆنیزیا و نیوزیلاند. لە هەریەک لە پاکستان و هندستانی 6 تشرینی یەکەم ڕۆژی جەژنی قوربانە. هۆکاری دروستبوونی ئەو جیاوازیەش لە دیاریکردنی یەکەم ڕۆژی جەژنی قورباندا دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە ڕۆژمێری مانگیدا کە یاسای ئیسلام بە بناغە دایناوە یەکەم ڕۆژی مانگ بەپێی دەرکەوتنی مانگ لە شێوەی هیلالیدا دیاری دەکرێت. بەپێی ئەم ڕۆژژمێرەش کاتی دەرکەوتنی هیلالی هەموو ساڵێک دەگۆڕدرێ. لە فیقی ئیسلامدا 2 هۆکار هەیە بۆ دیاریکردنی سەرەتای مانگ. هەر بۆیە بۆ دیاریکردنی سەرەتای مانگ 2 جۆر لێکدانەوە هەیە. لایەنێک بەباشی دەزانن کە دەرکەوتنی مانگ لە شێوەی هیلالیدا بەچاو بکەنە سەرەتای دەستپێکی مانگ. لایەنێکی دیکە پێوانە زانستیەکان دەکەنە ئامراز بۆ بینینی مانگ و دیاریکردنی. بەهۆی شەڕی نێوان 2 گەنجەوە 7 کەس لە گەڕەکی وڵوبەی شاری سلێمانی بریندار بوون و هێزێکی ئەمنیش لە شوێنی ڕووداوەکە جێگیر کران و تا ئێستاش تەقەکەرەکە دەستگیر نەکراوە. پەیامدەری ئەنارتی لە شوێنی ڕووداوەکەوتی کە کاتژمێر 9 شەو شەڕ لە نێوان 2 گەنجدا ڕوویدا و دواتر یەکێک لە گەنجەکان با چەکی کلاشینکۆف تەقەی کردووە وەک شایەت حاڵەکان دەڵێن 7 کەس بریندار بوون کە زۆربەی بریندارەکان پەیوەندیان بە ڕووداوەکەوە نەبووە. وتیشی کە بریندارەکان ڕەوانەی نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی کراون بەڵام نازانرێت برینەکانیان سەختە یاخودنا. ئێنارتی ئەولیدا لێدوانی بەرپرسانی ئەمنی وەربگرێت بەڵام ئامادە نەبوون هیچ زانیاریەک بدەن و تا ڕادەیەکیش ئاستەنگیان بۆ تیمەکەی ئێنارتی دروست کرد لە کاتێکدا هەوڵیاندا زانیاری زیاتر لەسەر ڕووداوەکە کۆبکەنەوە. تەقەکردن هەبوو لەم گەڕەکەدا ئەوەی زانەرەکان کە شاید حاڵەکان بێمیان وتووە 2 گەنج شەڕیان بووە دوجارێکیان بە کلاشیکۆفە بە هەر جۆرێکی تر چەکە لەبەروی شاید حاڵەکان بۆ ئەوان بەباسکردوین کە تا ئێستا ڕوو نییە زانەرەکان تا چەند دقیقن بەڵام تەقە ڕوویاوە لە کاتی تەقەکردنەکە ئەو گەنجەی تر تەقی لەوی تر کردووە چەند کەسێک لە دەرەوە بووە لەو گەڕەکەیە نزیکەی 7 کەس بریندار بووە کە لە ناویشاندا ژن هەیە. ئەو بریندارانە ئێستا گەێنراونەتە نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی. ئەم گەڕەکەی ئێستا منی لێم هێزێکی ئەمنی لێیە. بڕیارە دوای جەژنی قوربان حەیدرابادی سەرۆکوەزیرانی عێراق سەردانی هەرێمی کوردستان بکات. سەرچاوێکیش لە سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە دەڵێت تا ئێستا بە فەرمی لە سەردانی عەبادی ئاگادار نەکراونەتەوە. ئاژانسی عێراق پرێس لە زاری سەرچاوێکی ئاگادارەوە بڵاوی کردوتەوە با مەبەستی تاوتوێکردنی چەند دۆسیەکی گرنگ و پرسی کێشەڵواسراوەکانی نێوان هەرێم و بەغدا. حەیدرابادی سەرۆکوەزیرانی عێراق لە دوای پشووی جەژنی قوربان سەردانی هەولێر دەکات. ئەو سەرچاوەیە ئاشکراشی کردو عەبادی دەیەوێت پشتیوانی کوردەکان
لە بەڕێوەبردننی وڵاتدا بەدەست بێنێت و لە سەردانەکەشیدا بۆ هەولێر پرسی بووجە و نەوت و هاوکاری سەربازی و بارودۆخی ئەمنی عێراق لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان چاوتوێ دەکات. هاوکات سەرچاوەیەک لە سەرۆکاتی هەرێمی کوردستان بە نارتی ڕاگەیان دەنگۆیەکەی عەبادی سەردانی هەولێر دەکات، بەڵام تا ئێستا بە فەرمی لەو سەردانە ئاگادار نەکراونەتەوە. دوێنێ هێزەکانی پێشمەرگەی کوردستان و چەکدارانی بەدر گوندی زەرگەی سەر بە قەزای خوڕماتویان کۆنتترۆل کردەوە کە بە شوێنێکی استراتیژی دادەنرێ و ڕێگای سەرەکی دووس خوڕمات و تکریت بە یەکەوە ئابەستێت. ڕێکەوت محەممەد وتەبێژی دیوای شانزەی سلێمانی بێنارتی وت کۆنتترۆلکردنەوەی گوندی زەرگە لالایەن هێزەکانی پێشمەرگەوە باوبەشی سوپای بەدر بووە. تیشی لەو گوندە پردی زەرگە کۆنتترۆل کراوەتەوە کە بە شوێنێکی استراتیژی دانرێ و ڕێگای سەرەکی دووس خوڕمات و تکریت بە یەکەوە بەستێتەوە. باوتەی بەرپرسانی پێشمەرگە لە ئێستادا تەواوی گوندەکانی دەوروبەری دووس خوڕمات و لالایەن هێزەکانی پێشمەرگەی کوردستانەوە پاکراونەتەوە و لە چەکدارانی داعش پاکراونەتەوە. بەڵام بەرەزان سەبارەت بە چۆنەتی خۆئامادەکردنی هاوڵاتیان بە تایبەتی لە پارێزگاکانی هەرێمی کوردستان دەچینە لای پەیاملێرانمان لە شاری هەولێر بیستون خدرمان لەگەڵ دەبێت واروە لە شاری دۆکسی پانەبێدی و لە ناو کەم پیاوەرەکان لە ناحێ عەربەتی من محمود پەیاملێرمان لەگەڵمان دەبێت. سەرەتا دەچینە لای بیستون خدر لە شاری هەولێر. بیستون سڵاوت لێبێ، هاوڵاتیانی شاری هەولێر چۆن خۆیان ئامادە کردووە بۆ جەژنی قوربان و پێشوازیکردن لە جەژنی قوربان؟ بەڵێ چیا سڵاو لە ئێوە و لە بینەرانی ئەنارتی هەروەکو دەبینین هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەگەڵ هاتنی بۆنەکان و جەژنەکان کە دوو جەژن هەیە، دوو جەژنی مسلمانان خۆیان ئامادە دەکەن کە ڕۆژانی پێشوو خۆیان ئامادە دەکەن بۆ ئەو ئامادەکاریانەی کە پێویستە لە جەژندا بکرێ و هاوڵاتیان ڕوو لە بازار دەکەن و خۆیان ئامادە دەکەن و بۆ کڕینی ئەو پێداویستیانەی کە پێویستە لە ماڵەوە ڕوو لە بازارەکان دەکەن. بەڵام ساڵ بە بەراورد بە جەژنەکانی ڕابردوو دەبینین هەرێمی کوردستان بە شێوەیەک قەیرانی دارایی بەخۆی بینیوە و ئەمەش بە جیاواز لە جەژنەکانی ڕابردوو کاریگەری لەسەر بە شێوەیەک لەوانەیە بە شێوەیەک کاریگەری لەسەر ئەم جەژنە کردبێت بۆیە هاوڵاتیان بە شێوەیەک نەیانتوانی بێ ئەو ئامادەکاریان بە شێوەیەکی تەواو خۆیان ئامادەکەن و ئەو پێداویستیانە کە لە جەژنەکانی ڕابردوودا کە کڕیانەوە هاتوونە بازار بیکڕن بۆ ماڵەوە و بۆ خۆیان وە دەبینین ئەو بازارانەی کە لە ڕابردوو لە جژنەکانی ڕابردوو بۆنەکاندا دەبینرا قەرەباڵغیان پێوە دەبینە ئەو بازارێک کە ئێستا ئێمە لە پشمانەوەیە کە بازارێکی گەوری شاری هەولێرە، بەڵام لە ئێستادا دەبینین کە جژنەکانی ڕابردوو ئەم بازارە قەرەباڵغێکی زۆر بەخۆیە دەبینی، بەڵام دەبینین زۆربەی دوکانەکانی ئێستا داخرا و هاوڵاتیان زۆر ڕووی تێناکەن بەهۆی ئەوەی کە قەیرانێکی دارایی هەیە و لەوانەیە بەهۆی ئەوەی کە هاوڵاتیانیش و هەروە فەرمانبەرانیش کە پارەی کەوتویان بەدەستەوە نیە بۆ کڕینی پێداویستیەکان. ئێمە چەند هاوڵاتیەکمان لەگەڵدایە ڕای ئەوان وەردەگرین گەر لادێ کامێرەمان هاوکارم بێت بزانین ڕای ئەو هاوڵاتیانە چیە لەسەر ئەم جەژنە و بزانین چۆن خۆیان ئامادەکردو و چۆن پێشوازی ئەم جەژنە دەکەن. گەر بەڕێزت وەکو گەنجێک دەبینین کە سبەی ڕۆژی جەژنی قوربانە
ئێوە وەکو گەنج چۆن پێشوازی ئەم جەژنە دەکەن و چۆن خۆتان ئامادەکردو بۆ دەستخۆشی لە تۆرە جوانە لێ دەکەم وڵی جەژنشی ئەتا بێت جەژنشی پیرۆزە لەو ڕۆژەدا خەرک بە شێوەیەکی عامیادی ئەو جەژنە دەکاتەوە بەڵام ئەو جەژنی ئەم ساڵێگە جەژنەکانی ساڵەکانی تر بە شێوەیەکی یەکجار بەرچاو و جیاوازی پێوە دیارە بەهۆی نەبوونی ئەو قەیرانەی دارایی و نەبوونی بووچە ئەوەش تەسیرێکی تاوی کردتە سەر بژێوی ژیانی ئەو خەڵکە و لە لایەش تریشەوە ئەو کێشە و گرفتانێک کە تووشی بەرەشی ئێمە گرتووە لەو ڕۆژگارەدا ئەوانە تەسیر و خۆی هەیە لەسەر جەژنەی قوربانی پیرۆست. ئەم جەژنە جیاوازە بە بەراورد بە جەژنەکانی ڕابردوو بە تاکید جیاوازێکی بەرچاوی پێوە دیارە خەڵکەکە تا بە شێوەیەکی عام دیارە دڵخۆش نییە بەو شێوەیە کە پار ساڵەکانی تر جەژن یادی دەکراوە. وا هەزەکەی هاوڵاتیان دڵیان خۆش بێ وەکو جەژنەکانی ڕابردوو بۆ جەژنە بەڵێ تەعەدەکی دڵخۆشی هەر هەیە چونکە بۆنەی ئاینیە بەحکمی ئەوەی میلەتەکەی مەژ مسلمانە هەر ئەو بۆنێ و یادەکەی هەر دەکاتەوە بەڵام بە شێوەیەکی عام دڵخۆشی وتوانە. هاوڵاتێکی ترمان لەگەڵدا گەر بەڕێزت بێت ئێرە وەکو هاوڵاتیەک ڕای خۆت لێ لەسەر ئاەتە ئەو خۆت وەکو گەنج چۆن خۆت ئامادەکرێت بۆ جەژنە و چۆن پێشوازی لەم جەژنە دەکەیت. سەرەتا لە یەکەم سات و وەختەکانی کە ئەم شکە داخلی جەژنی قوربان من پیرۆزبایەکی گەم لە ئارستەی کەناڵەکەی جوانەکەی وەدەکەم هێنارتی و ستافەکەی بەڕاستی ئەم ساڵەکە جیاوازەکە ساڵەکان تر ئەم وەکو خۆم کە من بەرەو دوورم هەموو ساڵەیە کە قەڵەبارەکەش زۆر پێوە دیار بوو کە من و شەوان مەسەلا تا هەشتی سبێن هەفتی سبێنی کارم کرد ئێستا وا دەبین وا سەعات 12 و وا لە چایخانەی مەسکۆ دانیشتمە و چایەکی گەرم دەخۆین. ئەم جەژنە جیاوازە بە بەراورد بە جەژنەکانی ڕابردوو وهوا خۆ دەڵێ کە بەرەگروشی و پیشەیەکی باش زانی کە لەوانەیە هاوڵاتیان پێشتر بە شێوەیەک سەران گرتێ بەڵام ئێستا خۆت وەک دەڵێ هاتوون بۆ ئێرە و دانیشتووی لێرە ینی جیاوازی هەیە. بەڵێ جیاواز زۆر هەیە کە خاستن قەیرانێکە ئەو ساڵ کە پێیا بووە نەبوونی مەعاشە و بەس ڕاست ئێستا نەبوونی مەعاشە و بەس ئێستا هەندێک خەڵک هەبووە بەهۆی نەبوونی پارە و شیوا پارەی خەرج کردیان هاتی جچ لە مندانێک خاص ئێستا جژنەکەەوەی لاتی بتە ئی منداڵان گەورەکان نییە جچیان نەکڕیە ڕاستی پێ بێن. دەستخۆش هاوڵاتێکی ترمان لەگەڵدا بزانین ڕای ئەو چیە و چۆن خۆی ئامادە کردووە کە سبەی یەکەم ڕۆژی جەژنی قوربانە تۆک هاوڵاتیەک کە سبەی جەژنی قوربانە و چۆن پێشوازی لەم ڕۆژە پیرۆزە کردووە. خێرانتانەکەم سپاسی کەناڵێن ئارتیشەکەم وەڵا وەکو سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بێگومان وەکو گەلی کوردی مسلمانیش لە کوردستان ساڵانەی مە پێشوازی لە جەژنەکەین بەڵام ئەوەی جیاوازی هەیە ئەمساڵ نەبوونی با بڵێن موچە قەیرانی ئەو قەیرانەدارەیە کە لە هەرێمی کوردستان هەیە وهروەها ئەو قەیرانەی با بڵین ئەمنی کە پێشتر هەبوو سپاس بۆ ئێستاوەش بەرەبەرەکەم دەبێتەوە ئەوانە بێگومان کاریگەریان هەبووە بە تایبەت لە بازار ئێستا خۆتان ئاماژتان پێکرد خەڵکێکی کەم لە بازارە دیترێت کە ساڵان لەو کاتەدا خەڵکێکی زیاتر ڕووی لە بازارەکانەکەرە بێگومان قەیرانی گەورە هەندە وڵاتە ئینشاڵا بەرەو چارەسەری ژەڕوات. حەز دەکەی هاوڵاتیان بە شێوەیەک وەکو ڕابردوو دڵیان خۆش بێ بەم جەژنە؟ بێگومان ڕێژەیەک هەر هەیە بەڵام وەکو ساڵانی پێشوش نابیندرێ وەکو باسم کردیانی قەیران هەیە کۆمەڵێک گرفتێ خەڵکی کوردستان مەسەلەن زۆرینە مۆزەفە ئەمڕۆ فەرمانبەرمان زۆرن مەسەلەن موچە وەرنەگیراوە دیک ئەوانە گرفتی گەورە دروستەکەن بێگومان لە ساڵانی ڕابردوو جیاوازیە وێ ڕای ئەوەی کە سەرڕای بوونی و قەیرانە نەشێشتە خەڵکێک هەیە هەر خۆشحاڵی دەرەمرێ و بنمونە لە ڕۆژانی جەژن سەردانیکردنی خزم و دۆست و برادرەوانش هەر ماون لە نێو کۆمەڵگەی ئێمەدا. قەیران داراییە کاریگەری کردووە لەسەر پێشوازیکردنەکان بە شێوەیەک کە خۆیان ئامادەکەن کە نەتوان بە شێوەیەک دایچەکان بە تەواتی بکڕن و کە پێشتردا موچیان بەدەستەوە بۆیان پارێکی بێگومان کاریگەری زۆری کردووە وەکو باسم کردەوە بازارەکانە بینین ینی سۆلیەکی زۆری پێوە دیارە بێگومان کاریگەری هەبە بەڵام ئیدی ئەمە جەژنەکە هەر ئەگوزارێنین ئینشاءڵڵا بە خۆشی و بە شادی و پیرۆزباییش هەر لێرە و لە تێکڕای خەڵکی کوردستانەکەم زۆر سپاستانەکەم. بەڵێ چیە ئەوە ڕای چەند گەنجێک و هاوڵاتیەک و کە یەکێکیش لەوانە بەرەگدرو بوو ڕای خۆیان لەسەر و ئامادەکاری بۆ جەژن دیارە هەرچەندە کە دەڵێن جەژنێکی پیرۆزە و پێشوازی لێ دەکەن دڵیان پێخۆشە بەشەیەک بەڵام بەهۆی ئەوەی کە بێبازاریەک و هەروەها
نەبوونی بازار بێموچەییش کاریگەری لە سەریان هەیە و ناتوانانی بە شێوەیەک پێداویستەکانیان ئامادە بکەن ئەوە یعنی جیاوازی کردووە وەک خۆیان باسی دەکەن بە شێوەیەک لە شێوەکان لە وەکو جەژنەکانی ڕابردوونی ئەم جەژنە. بەڵێ پاملێرمان بێستون خدر سپاس بۆ تۆ کە لە شاری ئەولێرەوە لەگەڵ ماموو دەچینە لای پاملێرمان ئێمن مەحموود لە کەمپی ئاوارەکانی ناحەی عربەت. هێمن ئەگەر ئێستا پێمان بڵێیت ئەو ئاوارانەی کە لە ناحەی عربەتن چۆن خۆیان بۆ جەژنی قوربان ئامادە کردووە و وەک باست کرد لە گەشتی ڕابردوو کە یاریدەدەری بەڕێوەبەری ناحەی عربەت باسی لەوە کرد کە هاوکاریان بۆ کۆکردنەوەتەوە ئایا ئەی هاوڵاتیانی ناحەکە چۆن هاوکاری ئاوارەکانیان کردووە گەر زانیاریت لەلاوێ. چییە وەکو دوای پێم گوتی وت ڕەنگە ئێمە بتوانین قسە لەگەڵ ئەندامانی و خێزانە بکەن کەیسانە ناو ئەو خێمانەدان بەڵام لەبەروی کاتەکەی ئەو بەرەوبەیانە لە دوای کاتژمێر 12ەیە نووسون و کاتی پشودانیانە ئێمەش نەمانویست ئەوان لەو پشودانی خۆیان بکەن بۆیە نەچونە ناو کەمپەکەەوە چکە زۆربیان ئێستا پشوو دەدەن و پێدەچێن و سوبێتن زۆر بەشیان من ئەمەوێت هەبەردەوامم لە قسەکردن لەگەڵ ئاوارەکانی ئەم کەمپا نزیکم ببیتەوە سبێنێ جەژنە سبێنێ نیە ئێستا دوای کاتژمێر 12 شانی ئێسامە لە جەژنای ئامادەکاریەکانتان چێکە کردوتانەوە. أول شيء عم جشنا در ناحية عربت أسبيروزيتكم لأن إنسانك محترمة هر نيفا روج روجك والله زيارتي تبع ما بدري أكمبا السر أوضاعي متقرية برسيج متقات شورا البيت شورا نافي فأزديسا ججناوي بيروزيتكم وججنا خلقي عربت خدان خير ولا تقصير ناكن الججنا خلقي عربت كامل بيروزيتكم وججنا خلقي سليمانية بصورة عامة أسبيروزيتكم أوجي خدان خير أما بيروز بها كان النار سبيني وشون ججنا كانوا لم ناحية لأن أو خيمانات شون ججنا كان والله أو ججنا كشرك براسكي ظروفي مزحمتها ججنا الفيدرين بكن لأن وقت ما شنقالي ججنات كير سباع إذا مجيكا أما إزجيا أما جي ذبيحة بكشتين وما حلويات الكرين وما خير العالمي الوزع عندي الباخوشي فواكه ما تكريم العالمي البلنغازا وان وزعان وأزججنا إدارة كمبا آمتكم بيروزيتكم أوجي خدمتها مساكين 24 ساعة أوجي طلبات ما وصلنا خارج يكمبي مرة تقصيرناكم خودي اشتي جوانها تقصيرناك مرتين أو وججنا أجهزة الأمنية موجود کێشتان پێما بێ کۆمەڵک شتت ئامادەکرد و کێشەتانێ بۆم ئەوانە بۆ باس بێ شتت ئامادەکرد چ کێشێکتان هەیە لێرە لە ڕووی ئەو خێمانی کە هەتانە وەرزیزستان هەیە پێداویستەکانتان بۆ دابین کراوە فەرموو. ئەرێ ئەزین بەس جەژنا شعبی عراقی جێم هەمووی سپیرۆزیتکم و إن شاء الله خير والسلام وأمان لكبني بشعب العراقي هم كذا ومنطقة مجي بدري وأرججنا إزدياج بيروزيتكم سبججنا إزدياج كا هموكا أواجي بيروزيتكم وججنا خلكي كم بي هموكا بيروزيتكم إزديا وشبكة وتركمانة وعربة هموكا سبيروزيتكم و والله إدارة كم بمج تقصيرنا كشمرة أما بشويش قشتي باسي جش فرمو باسي وانا أري وما هناك مطالب هنا زي بخير بوي أواني خصاب كان أري مطالب ما شركة صورة سريعة زوكم أو صوبيت شمردين زائدا نفطي طباغة غازي زائد قناني شمردين مدرسة مدرسة فبي كتبخانة أسرع وقت ممكن عربي كردي مجمعات أو أسرع شوادر المرضين توفير مدرسة فرص عمل الشباب المرة بكن كم بيدا نقطة كمادية أم قالك مهمة هكا ما أم مطالبش حكومتها عراقية حكومتها مركزي
کەرەفانە ژمەرە بین لێن نوە سارە زین کە بەرف هات باران هات ئەو زارۆکێ مە ئەوێت چکۆک هەمووکێ وەلە بمرێ نقطە مادی مەدوێ gelek خەڵکێ ما نوها مراجعە دایرە هجرە و مهاجرین کەس بەر مەلیۆنە دینار ئەو سەد مەطالب داینە بالێ geleka بطاقة خو تمويني مال هيلاينا أو بطاقة تمويني بيجي دو شهادة راكن معاملة مع العلم قرار صادر مجلس استثناء الشبك والإيزيدية من البطاقة التموينية لأن بطاقة التموينية المال أكثر يوان المال أو يتشن دو الشهادة راكن معاملة تشيكن أو نامشين ورسالة جرى فورا راجع دايرة ببا ئەوە چنە وێ دەرێ نادنێتێ دا قالەیە چن زۆر ماوە داواکاریەکان بەخێرایی بلێ سپاس ئەلێ نقطاوە مهم نانی نان ئەو مادە ئەساسیە خواردنێرە ئەو گەلێک عەوائل ژمان وەڵە ژینای نانی کوڕێ هەڕۆ 3000 و 4000 و 5000 نانی کرێ ئەلێ مەدی نانژمەڕە بووە فرین نقطة مادي نقطة مهمة كابينات اتصحي حمام مرافق ماذا اهتمام مش مروان بكن عليه بس كده أمش بقى إنه نركاني أو بلا ما تقول لا أو ما بتني أو ماذا كهرباك كان بي مستمر به وأم قالك وجد ممنونين هكذا شيء و هاتي معاني مبينين إيش كادري ورق قناة وججنا وجه بيروزي به ورب العالمين وبوفقيني ومجي وشعب العراقي همكي وجماعات ما كان بيجي وإدارة ما كان بيجي إما أشيخو ما كرو سباس بتوش أو ججنة سامل دوي كاشمير دوانزور كبروش ججنة حسابه سبيني شون ججن بريك اليوم والله ججني بيروز بي و دير ججني زور باشا إن شاء الله لا يهمني خلق زور يعني باشتري إن شاء الله هم جوجن جماعتي هذا المدير كان وهر شبكة وكردا وهم يعني عيدك مبارك عيدكم مبارك على كافة الإسلام والمسلمين وإن شاء الله على الكراد والعيد مبارك وعلى العرب وكل الإسلام كل المحافظات العراقية إن شاء الله بخير وبأمان بين الججنة إيوة شون ججنك بريكا والله وقو أو عالما والله ججني لكن ججن تقريبا 100 أو تشتي 100 بكن بو ججن حلويات نينا يعني أو تشتي بو ججن لا شنقال ما تذكر اللي يرنابي بكن وججني همو كردستان بيروز كم وججني مديري ناحية عربة بيروز كم ججني مدير همو اوارانی کمپا او جماعتی کمپا پیروزه کم و وجهی چیا او دو کسی لتنیش من اوانا کارمەندی وەزارەتی ناوخۆن کە هێزەکانی پۆلیسن کە لێرە ئەمنیەتی ئەم شوێنیان پاراس و دیارە هەر ئەوان بەتەنیان نین خەڵکی تریشیان لەگەڵایە من ئەمەوێت ئەو داواکارانەی کە هاوڵاتیانم کەمپە کردیان ئێستا لا یاددەری بەڕێوەبەری کەمپەکەی بکەم دیارە دواتر پێشتر منوتم یاددەری بەڕێوەبەری ناحیە ئەمان بەڕێوەبەری ناحیە بەڕێوەبەری کەمپەکەشە ئەمان یاددەری بەڕێوەبەری کەمپەکان ئەم داواکارانی ئەمان کردیان ئێوە بۆیان جێبەجێکردیان سەر و دەسەڵاتی وەشێ پێشێکی بە خێراتتانەکەم پیرۆزبایی جەژنی قوربان لە هەموو لایەکەکە موسڵمانانی جیهان و موسڵمانانی کوردستان بە تایبەتی و براوی یەزیدیەکانمان کە لێرە ئەوانیش بەیانی جەژنیانە پیرۆزبایی لەوانیشەکەم سەبارەت بوو داواکاریانی کە تەقدیمیان کرد ئێمە پێشگیری داواکانیان ئەکەین بەڕاستی ئەو داوایانە کە ئانین لەم کاتەدا پێویستە ئاوڕێکی جدیان لێ بدرێتەوە بەڵام بۆ ئەو مەبەستە ئێمە بەندە لەگەڵ هاوکاری بەڕێزم کاک پەیام وەکو پەیوەندیەکان لەگەڵ سەرجەم ڕێکخراوە نێودەوڵەتی و لۆکاڵیەکان ئێمە ئەو داوایانە بەرزەکەینەوە هەم بۆ سەروی خۆمان وەکو حکوومەتی هەرێم بۆ پارێزگای سلێمانی یەکەی فریاگوزاری و هەروەها ئەوشی کە لەلایەن منەظەمەکانەوە جێبەجێ ئەکرێ ئەو داوایانن تەقدیم ئەکەین ئێمە ئەو منەظەمانەی کە
لەتوانیان هەیە کۆبوونەوە ئەکری هەفتانە لە پارێزگای سلێمانی بە سەرپەرشتیکردنی یەکەی فریاگوزاری پارێزگا ئەو کۆبوونەوانە تەنسیقی کرێکە لە هەفتەی ڕابردوودا کێ چ کارێکی کردو و لە هەفتەی داهاتوودا کێ چ کارێک ئەکات تایبەتە بە کەمپ و ئەو ئاوارانەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە. کاک پێما نزیک تۆم تۆ سێکت مابوو یەک سرنجەکەمدا حکوومەت عێراق قەراریە ئاوارەکان ملیۆنە دینار وەربگرن ئەمانە کێشانێ پێما بێ وەریان نەگرتو بەشیگەن ئەم کێشەی چییە؟ ڕاستە هەنێکیان وەریان گرتووە هەنێکیان ماون بەڵام ئێوە وەکو ئیدارەی ئێرە کەمپ و ئیدارەی ناحیە داواکاریەکانی ئەمان کە بە کتاب و معاملات کراوە بەرز کراوەتەوە بۆ سەروی خۆمان لەوێ لەبەرەوەی ڕەنگە زەختێکی زۆر یەگرن بەڵام وەک بەپی ئەمان نییە هێواش تۆزی ئیشەکانە ڕۆن بەڵام داواکاریەکانی هەمووی بەرز کراوەتەوە و ئینشەڵا دوای جەژن سەرجەمیان وەری دەگرن. چییە من ئەمەوێت شتێک بڵام کە ڕەنگە ئێوە لەوە وەکو من ئەوە نەبینن ئەو کەسەی کە لە پشتەوە ساوە توانم بەڵام نزیکەی کاتژمێرێکە ئەو ئاڵای کوردستانە بەدەستێوێتی پێم خۆشە خۆی بێ باسی بکات بزانێکە بۆم ئاڵایەدانانێ نزیکم ببیتەوە دەست ئازاری نایە لەو کاتەوە ئاڵایە بدەسەوەیە. مەمنون و جێنابتانم ئەگەرە ئێوە هاتم بۆ ئێرە جێژنی ئێوە پیرۆزەکەم تایبەتی جێژنی ناحیەی عەربەت مدیری ناحیە عەربەت پیرۆزەکەم و جێژنی هەر شارپەرچەی کوردستان پیرۆزەکەم بەم ئالایە ئێمە هاتون بۆ کوردستان چونکو ئازادە و سەربلندە و سەرفرات من لە شەنگار هاتوون من هاوارەکانی شەنگار جەژنی شەنگال ئێستا لێرە ئەکەنەوە هەستان چۆنە؟ وەڵی جێژنی شەنگال لێرایکن هەر بە سەرفرازی و بە سەربلندی و جێژنی قوربانە و ئێمەش هەرە قوربانەیکردن و سەرەدایبردن بەس وەکو شەنگار هەر نییە ئێمەش وەکو بڵێن ئێمە هاوارەکانە کێشەی خوێندنیان وەکو کێشە نییە ئیشان بۆ کراوە ئاماری سەرجەم خوێندکارانی ناوکەم کراوە ئاماری مامۆستاشان کراوە ئێمە هۆڵمانیا و مامۆستانەوە خۆیانە دابینکەین لەبەرەوەی منهەجی ئەمان جیاوازە لە منهەجی خۆیان بڵێ ئامارمان کردو نردومانە بۆ بەڕێبەرای پەروەردەی سلێمانی چاوەڕێی فەرمانی ئەوانەکەین وە لە ڕووی ئامارمان کردو و شوێنمان دابین کردووە چاوەڕێی فەرمانی پەروەردەکەین لە ڕووی تەندروستیشەوە لێرە ناو کەمپە خەستخانەی تیای 24 ساعات کراوە ئێوە خزمەتگوزاری سەرەتایی کراوە بەڵێ وە لە ڕووی خۆراک دابینکردنیشەوە لە ڕێی خەڵکی خێرخواز و لە ڕێی منەزەمات و حکومەتەوە توانین بڵێن لە سا 95 خواردنیان بۆ دابین کراوە. چییە ئێوە بینەرانی NRT گوێبیستی زۆربەی وتەکانی هەم ئەوانەی کە لێرە ئاوارن چکان ناوە گشتەکەی ئێستا پێیانەوتری ئاوارە ئەگەرچی ئەوان لە شەنگال و نەوس پارێزگای تر عێراقن عێراق بەگشتی خاکی هەمویانە بەڵام ئەوانەی کە گوێتان لێ بوو زۆربەی وتەکانیان ئەوە بوو کە نیگەرانن و پێداویستەکانیان وەکو پێویست نییە چونکە بۆ خۆیان دەڵێن ئەگەر جەژنێک لەناو خێمەیە بیکەی ئەگەر جەژنێک لەناو شوێنێکا بیکەی کە پێداویستیت ناوە کە کێشەی سەرەکییان کێشەی دارایی و پارەیان هەیە کە کێشەی خواردنیان هەیە تەنانەت کێشەی نانیان هەیە بۆ خۆیان دەڵێن ئەم هەموو کێشە کەڵەکە بووە ئەمان چۆن جەژنێکی باش بکەن بەڵام سەرباری هەموو ئەمانە بۆ خۆیان دەڵێن ئەوان جەژنی خۆیان دەکەن ئەمە ئەگە قسەی ئەوان بێت چییە ئەبێ قسەی مناڵەکانیان چۆن بێکە هەموو جارێ ئەوترەیەکە جەژن ئەوەندەی جەژنەکە ئەوەندەی بۆ منداڵ خۆشە ئەوەندەی ئەوان دایانوێن بۆنەی جەژن زوو بێت بۆ ئەوەی بەسەری بەرن ڕەنگە گەورەکان وەک ئەوان نەبن ڕەنگە منداڵەکانیان ڕەنگە ئەندامانی تری خێزانەکانیان بە شێوازی جۆرا و جۆری تر باسی ڕێوڕسمی جەژن و بەڕێوەچوونی ئەو ڕۆژە بکەن من پێم خۆش بوو مناڵەکانیان لێرە بن بۆی ئەوان قسم کرد بەڵام دیارە کاتەکەی درەنگە و ئەوان نووسون و ئێستا دەرفەتیان نییە بێنە ئێرە بەگشتی وتەی دانیشتوانی ئەم کەمپاوە بووکە پێداویستیان کەماوە داوایان کرد کە کێشیان متاسفی کە لە گرنگترین کێشەکانیانەوە بووکە ئەو خێمانی کە ئێستا لە ناوی ئاژین ئەڵێن بەرە وەرزی زستان دەچن وەرزی سەرمایە پێویستیان بەوەی خێمەکانیان بەوکەن بە کابینە بۆ ئەوەی ترسی سەرما و ئاو بارانیان نەبێت
من ئەگەڕێمەوە لای تۆ بۆ ستۆدیۆ ئەگەر پرسیارێک کتێبێ یان شتێکی تریت هەبێ سەرباری قسەکانی ئێمانی بکەی من ئامادەم. بەڵێ پێمرێرمانێ من مەحموود لە کەم پیاوەرەکانی ناحێ عەربەت سوپاس بۆ تۆوە سوپاس بۆ میوانەکانت دەچینە لای پێمرێرمان سیپان ئەمەدی لە شاری دۆک سیبان سڵاوت لێبێ زانیاریمان بیتێ لەسەر چۆنەتی خۆئامادەکردنی هاوڵاتیانی شاری دۆک بۆ جەژنی قوربان بفەرموو. بەڵێ دەم باشە وەکو دیار دەمژمێر 12 تێپەڕیە و بەرەفوێ چەند بچکو بەرەف دەمژمێر ئێک بەچین لێ شێوەیەکی گشتی هەتان و کە هەتا کۆڤیدەمیژی جم و جۆڵ گەرم و گوریا بازاریا بەردامە و هاوڵاتی ژەن زار و بزەڵام دناوا بازاریدا دەهێنیتن و ژمارەکە زۆر هێشتی یا هاوڵاتیان دناوا بازاردایە ji بۆ کڕینا پێداویستێن خوێن جەژنێ وەکو دیار و چەند دەمژمێرەکێت کێماینە ji بۆ ئێکەم ڕۆژە جەژنا قوربانە و خەلێک ji بۆ جەژنە پیرۆزیە هەبدوت کرد مەدلێرە ناوا بازارە دهۆکێ بیرۆ بۆ چون هەن هاوڵاتیان لەسەروێ چەندێوەر بگین وێ جەژنێ چاوا دەبینن چاوا حازریەت خو کردینە ji بۆ ڕۆژانên جەژن ئەvê جژنێ ئایا تایبەتمەندیەکادی جەموان هەیە نەبوونە موچان دوادێ خۆدا دابەشنێکێنا موچان قەیرانە دارایی ڕۆل هەرێما کوردستانێکی چ کاریەک لەسەر ژیانەوان کردە چەند کاریە لەسەروان کردە ji بۆ یەکی وەک پێتیوی نەکارن پێتیویێن خوێن ژیانە ڕۆژان پێتیویێن خوێن جژنێ دابین کە لاڕەمەدەت ئەم هین بیرۆ بچوونێن هاوڵاتیان ناوا بازار دەوار بکەن بەل ئەگەر دیگەمە توێک هاوڵاتێک ناوا بازاریدا تە بازار چاوادی لە ڕۆژانی جژن پڕاستی بازارگەرێکی ئارامە و خەڵک دڵخۆشیە تشتێ جەژنێ پێداویستیە جەژنێت کڕیدن بەس وەک گوتی ئەف جەژنە پیچێکا جیوازەش جەژنێتی ji ber pêşmergê me hemî sengerê şerî da û divêt piçekê ya cîwaz be ji ber awereyan yê ser axa me da dilê we pane sûcdin û birastî cejna hemî pêşmergahekî pêk pîroz kem وای گەنجێک ئەڤروکە هژمارە زۆرە گەنجان ناوا بازار تو دبینی هەمی هاتینە بۆ کڕینا پێداویستی جەژنیان بۆ دەم بۆراندن هاتینە rastî baraptir bû cilka bûn wekî jî herê gel hevalekî wisa ya baş bû cejn bes piçekê ferq bû ji gel cejnê dî سپاس ئەم هەن بیرۆ بۆ چوونین هاوڵاتیان دیژی وەربگی توێک هاوڵاتێک ئەڤروکە ناوا بازار تە جمۆجوڵە بازاری گەرمۆگوریا بازاری چای تو دبین بازار گەرمۆگوری پێوەدیە سەرایەوان قەیرانێت داڕین ڕۆل هەرێمێکردین ئەوەل جار پێشوازیات کەم بۆ دهۆکە ڕەنگین ڕاستی ئەس دیێوت مەڤێرێ بەس ئەس دهۆکێت بینواکی بەری 3-4 ساڵاژی باشترە لەهاتی و خۆشترە لەهاتی و ڕێز و سڵاوت مژی بۆ هەر پێشمەرگەکێ پەلەوان هەیە و جەژناژی پیرۆستیان بازار چادیت گەرمۆگوریا بازاری هەبوو نابشمەتە یانی ئەس بینم گەلەکە باشە و وەکیت بێژن نزا کەسەوە گەش تشتینینە ینی وی سروشتی ئەس بینم ئەم ڤەگەرین ئەستودی وەکو دیار و هاڵاتی دیارکەن و جموجوڵە بازاری هەیە لێ ناوەک ئاستێ پێتیویە جارانە یان و ئەگەر هەڤەری بکەن دیگەل جەژنێن چۆیدا ڕەنگە هێش جموجوڵە بازاری کەمتر لێ بێت چونکو وەکو دیار ماوەی دوو جەژنە جەژنا ڕەمەزانێت دیگەل جەژنا قوربانێ هاوڵاتیان هەرێما کوردستانی دقەیرانەکە داراییدا دقەیرانە پێنەدانا موچە دوادێن خوێ دەستنیشانکردیدا گیرروبوونا پێدانا موچە دەرباز دەبن لەو ڕاوێژی بووە هۆکاراوێ چەندێ و جموجوڵە بازاری گەرمەگوریا بازاری وەک پێتیوی نەبیتن لێ سەرەڕای بێ چەندێژی خەلێک بناچاری مەجبورە ji بۆ هەند پێتیڤێن جەژنێ دابین بکە بە تایبەتی ji بۆ زارویان وەکو دیار زار و هەمی دەماڵبەنداوێ چەندێنە کۆلە ڕۆژە جەژنێ لە سپێدەیە جەژنێ بجلوبەرگێنی بجلوبەرگێن جوان بەرەف جەژنا بچن و پیرۆز بەهەیە جەژنێ هەفتوو بکەن لێ جارەکاتی داکوکێ لەوێ چەندێ دیکەن کە وەکو خەڵک دەبێشتن خەلکە پارێزگاها دووکێ دەبێژن ئەم گەشت بینینین بەرامبەر وێ جەژنێ ji ber ku mal nîne şehîdek mal nîne birîndarekê evan şer û hevçûnên vê dumahiyên çekdarên Daeş digel pêşmergeyê nebît lewra di nihada bidihan malbatên parêzgeha duhokê بهیادانە لەورا دبینن وەک پێتیوی ئەف جەژنە ناهێتە ڕاگرتن هەتا کو هەند چاڵکوانên مەدەنی خربابۆن کردن ji بۆ یەکێ ku dibêjin li duhokê me cejin nîne belku li duhokê bûye duhok bûye pay Evrûkê li pênav parastina Xaka Kurdistanê pênav careka divegerandina van deveran giyanê xwe kiriye qurbanî bûyne şehîd li van deveran lewra nabînin ku germûguriya caran duhok bixwe bînin bi hevberî kirin digel cejnên çoyê بەڵێ سیپان ئەمەدی پێمرێرمان لە شاری دۆک سوپاس بۆ تۆ کە تا ئێستا لەگەڵمان بووی
بەمەبەستی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان پارتی کرێکارانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان نوێنەری سی پارتی سیاسی لە هەر چوار پارچەی کوردستان سەردانی قەدیلیان کردو لەگەڵ جەمیل بایگ هاوسەرۆکی کۆماجڤاکیان کوردستان کۆبوونەوە لە پاش کۆبوونەوەکە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا غەفور مەخموری سکرتێر یەکێتی نەتەوەی دیموکراتی کوردستان ڕایگەاند پێویستە لەسەر هەموو لایەنە سیاسیەکانی هەر چوار پارچەی کوردستان ناکۆکیەکانیان وەلاوە بنێن و بابەتە نەوەتەوەیەکان بخەنە ئەولەوێتی کارەکانیانەوە تیشی دەبێت کار بۆ ئەوە بکرێت کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان بە فەرمی لەلایەن هەر سێ سەرۆکاتیەکەی هەرێمی کوردستانەوە بناسرێن هاوکات جەمیل بایگ هاوسەرۆکی کۆماجڤاکیە کوردستان کەچەکە پشگیری خۆی بۆ هەڵوەستەکانی ئەو لایەنە سیاسیانە دەربڕی و داوای بەڕەسمی ناساندنی کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستانی بە تایبەت هاوکاریکردنی کۆبانەی لە پەرلەمانی کوردستان کرد با جۆرەی زانێرەکانی NRT ئامانجی سەرەکی سەردانەکە بۆ نێشتنی ناکۆکی و گرژیەکانی نێوان پەکەکە و پارتی بووە لە دوای ڕووداوەکانی شنگال و گرژیەکانی نێوان پەکەکە و پارتی گەیشتە ئاستێکی تونتر و لە ڕێگەی ڕاگەاندنەکانیانەوە ڕاستەوخۆ تۆمەتیان ئاراستەی یەکتر دەکرد. مەسەلەی بەلاخستنی ململانەی حزبیەکان و هەوڵدان بۆ ئەوەی کە هەموو لایەکمان مەسەلە نەتەوەیەکان بخینە سەروی هەموو شتێکەوە بە تایبەت لە ڕەوشێکی وادا ئێمە بتوانین برسە نەتەوەیەکان پێش بخەین بتوانین کار بۆ کورد بکەین. Lazıma hemû partiyê Kurd li netewê Kurd xwe derkevin, li Rojava li kantona xwe derkevin, kantona bi resmî qabil bikin, bixwazin ki hikûmetê herêm, parlemanê herêm, serokatî herêm jî qabil bike, bû ve kar bikin. ناونیشانی گرنگترین هەواڵەکانتان بیر دێنمەوە. بەرەبەیانی ئەمڕۆ مەراسیمەکانی جەژنی قوربان لە سەر تاسەری کوردستان بەڕێوە دەچن ناوچەی وەرامانی جیاواز لە ناوچەکانی تر بە تایبەتمەندی خۆیانەوە پێشوازی لە جەژن دەکەن. لە شەڕی نێوان دوو گەنجدا و بە دەستڕێژی گول لە 7 کەس لە گەڕەکێکی سلێمانی بریندار بوون بریندارەکانی ژڕەوانی نەخۆشخانە کران. لەسەر پرسی نەوت و بودجەی بڕدراوی هەرێم هەفتەی داهاتوو ئابادی سەردانی هەولێر دەکا و لەگەڵ بەرپرسان کۆوە بێتەوە. داوا لە پارتی و پەکەکە کرا کۆتایی باگرژی و ئاڵۆزیەکانی نێوانیان بێنن. بەناوی کەناڵی NRTەوە پیرۆزبایی ئاڕاستی هاوڵاتیان هەرێمی کوردستان دەکەین بە بۆنەهاتنی جەژنی قوربانەوە هیوادارین دوایین ناخۆشیەکان و بەسەرچوونی نامەتەکان بێ جەژنی قوربانی پیرۆز لە ماوڵاتیەکی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان پیرۆز بێ هەرشاد.